لە هەموو ئاینە ئاسمانی و زەمینیەکاندا کوشتنی مرۆڤێک تاوانێکی گەورەیە. هەمومان دژی ئەمە دەوەستینەوە. کۆمەڵگا پێویستی بە هۆشیاری گشتی هەیە، پێکەوە ئەو هۆشیاریە بڵاو دەکەینەوە. ژن و زەڵام تەمامکەرێ ئێکن، نا دژی هەفتوو نابیت ڕێکێ بدەین، ئەف تەمامکەریە ببیتە هەفتدژی. بنیادنانەوەی بەهای مرۆڤایەتی و گەڕانەوەی پیرۆزیەکان بۆ مرۆڤ دەبێتە هۆی کەمکردنەوەی ڕووداوەکانی کوشتن و خۆکوشتن. بە کوشتن و خۆکوشتن کێشەکان چارەسەر نابن، بۆیە هەوڵی دۆزینەوەی ڕێگە چارەیەکی تر بدە. ژن و پیا و تەواوکەری یەکن نەک دژی یەک، نابێت ڕێگا بدەین ئەو تەواوکاریە ببێتە دژایەتی یەکتر. با هەمومان پێکەوە ئاشتی کۆمەڵایەتی بپارێزین. ئەرکی هەموو لایەکە هەڵمەتی هۆشیاری ڕابگەێنێت دژی دیاردەکانی تاوانکاری. ئارامی کۆمەڵایەتی لەسەر و هەموو شتێکەوەیە، با ڕێگە نەدەین ئەو ئارامێت تێک بچێت. ئەرکی میدیایە هاوشانی گواستنەوەی هەواڵ و زانیاریەکان هۆشیاری بڵاو بکاتەوە و بەرپرسیارانەش مامەڵە لەگەڵ ڕووداوەکانی ڕۆژ بکات.